لەم ساڵدا بەهۆی قەیرانی دارایی لیژنەی ئۆڵمپی هەرێمی کوردستان بڕیاریدا کەوا سەرجەم یەکێتیە وەرزشیەکان چالاکیەکانیان بدانە لقەکانیان و تەنها لەسەر ئاستی پارێزگاکان بەڕێوەچێت بەڵام یەکێتی تۆپیپەی کوردستان چالاکیەکانی خۆی لەسەر ئاستی کوردستان بەڕێوە بردو خولی نایابی کوردستان قۆناغی یەکەمی لێ بەڕێوەچوە باش بڕیارە سێزدەی ئەم مانگە قۆناغی دووەمی دەست پێ بکاتەوە خولی نایب بۆ ئەم وەرزە بە بەشداری سێزدەیانە لا 30 مانگی دەی ساڵی ڕابردوو دەستی پێکردو دوای 13 هەفتە لە بەڕێوەچوونی لە ڕۆژانی پێنجشەمە و هەینیەکانی هەموو هەفتەکان قۆناغی یەکەمی بە کۆتا هات پێش دەستپێکردنی خولەکایانەی بروسک لە شاری هەولێر بەهۆی قەیرانی دارایی و چارەسەر نەکردنی کێشەکانی بڕیاری کشانەوەی لە خولەکەدا و یەکێتی تۆپیپەی کوردستانیش بڕیارەکەی پەسەند کردو لەسەر جەم هەفتەکانی خولەکە یانەیەک پشوو دەبوو بەهۆی ئەوەی یاری لەگەڵ بروسک دەبوو بەڵام ئەنجام نەدەدرا لە ماوەی قۆناغی یەکەمی خولی نایابی کوردستان بە 13 هەفتە 78 دیاری ئەنجام درراوە و 130 گۆڵ تۆمار کراوە لەلایەن 75 یاریزانەوە لە هەر هەفتەیەک نزیکەی 10 گۆڵ کە دەکاتە ڕێژەی 1.6 گۆڵ لە هەر یاریەک و ڕێژەکەی کەمترە لە وەرزی ڕابردوو کە هەفتانە 15 گۆڵ تۆمار دەکرا زۆرترین گۆڵ لەلایەن یانەی دوهۆکۆ تۆمار کراوە کە 18 گۆڵە و یانەکانی پێشمەرگەی سلێمانی و کەرکوچیش کەمترین جار گەیشتونەتە گۆڵی تیپی بەرامبەر و تەنها 6 گۆڵیان تۆمار کردووە یانەی نەورۆز بەهێزترین هێڵی بەرگری هەیە و کەمترین ڕێژەی گۆڵیان لەسەر تۆمار کراوە کە 4 گۆڵە و پێشمەرگەی هەولێریش زۆرترین گۆڵی لەسەر تۆمار کراوە کە 17 گۆڵە لە هەمان کاتدا 17 گۆڵیشی کردووە هەر یەکە لە یانەکانی زێرەڤانی و دهۆک هیچ شکستێکیان نییە لە خولەکە بە پێچەوانەشەوە پێشمەرگەی سلێمانی تەنها یەک جار تامی سەرکەوتنی کردووە خێراترین گۆڵی ئەم وەرزەش لەلایەن یونس شەکووری یاریزانی یانەی زاخۆ تۆمار کراوە کە دوای کەمتر لە 10 چرکە توانی تۆڕی پێشمەرگەی هەولێر و گۆڵپارێزی هەڵبژاردەی سووریا کاوە حەسۆی پێ بهەژێنێت و پێدەچێت خێراترین گۆڵی مێژووی خولی نایابی کوردستانیش بێت لە ڕیزبەندی گۆڵکارانی ژیارزانی سووریا عەبدولقادر تەها گۆڵکاری وەرزی ڕابردووی خولی یانە پلەیەکانی کوردستان بۆ ئەم وەرزەش لە پێشەنجی دێت 6 گۆڵی تۆمار کردووە لە کۆی 8 گۆڵی یانەکەی یانەی برایەتی و تاکە یاریزانە هاتریی لەم وەرزەی خولی نایابی کوردستان تۆمار کردووە و دوای ئەویش 5 یاریزان بە تۆمارکردنی 4 گۆڵ لە خانەی دووەمن ئەوانیش غانم کەریم و فەرهەنگوریا لە پێشمەرگەی هەولێر و هونەر ئەحمەد لە زێرەڤانی و بەهادین بەکر لە نەورۆز و شێرزاد ئەحمەدیش لە دهۆک تەنها 3 گۆڵیش بە هەڵای یاریزانان لە خۆیان تۆمار کردوتەوە لە ڕیزبەندی یانەکانیش دهۆک پێشەنجی گرتووە با 28 خاڵ و لە قۆناغی یەکەم 12 یاری ئەنجامدا و 8 بردنەوە و 4 یەکسانی هەبوو تووشی هیچ شکستێکیش نەبوویەوە دوای ئەویش زێرەڤانی پاڵەوانی دوو وەرزی ڕابردوو دێت با کۆکردنەوەی 24 خاڵ لە دواوەی ریزبەندیش پێشمەرگەی سلێمانی لە کۆتا پلە دێت 7 خاڵی هەیە لە 12 یاری 4 یەکسانی و 7 شکستی هەیە و تەنها یەک بردنەوەی بەدەستێناوە بەناوی خوای گەورە و مێرەبان بەڕاستی سەبارەت بە قۆناغی یەکەم بە نسبەت تیپەکە ئێمە دەتوانم بڵێم بەڕاستی لە ڕووی ئاست و ئەنجامەوە کە قسام بکەم لە ڕووی ئەنجامەوە دەتوان بڵێم تا ڕادێکی زۆر رازیم بە حساباتی تیپەکەی ئەو ساڵمان ئەو ئەنجامە ئێستا کە ئەمە لە مەرکەزی ناوەندرێ لە هەشتەمینە تا ڕادێک زۆر باشە ڕەنگە لەگەڵ حەزمی لەگەر گەورەی یانی هەولێر کەم بێت بەڵام بە پێی حساباتی تیپی ئەو ساڵمان زۆر باشە بەنسبەت ئاستی یاریزانەکانیشتمان بەنسبەت قۆناغی یەکەم من دەتوانم بڵێم سەتا نۆر لیان رازیمە بۆیە دەستخۆشییانێ دەکەم من پێشبینی ئەوەش دەکەم لە قۆناغی دۆم بە ئاست و ئەنجامی باشتر بەدەرکەون بۆیە بە شێوەیەکی گشتی من دەتوانم بڵێم بەنسبەت قۆناغی یەکەممان لە تیپەکەمان زۆر رازیمە ئومێدیەوە دەکەم لە قۆناغی دۆم باشتریش بن ئینشاءالله شتێک بۆ تو بۆ بینەران ڕاستکەمەوە یعنی ئەوە جاری چەندەمین جارە کە ئەو زوڵمە لە نادی پێشمەرگە دەکرێت کە پارەی زۆری سرف کردیا دەتوانن بڵێن بچن یعنی وەکو ڕاگەاندن زۆر جاو قسەشم کردیا بێن تەماشای عقودی هەموو یاریزانەکان بکەن ئێستا ئەگە غەڵەت نەبووم عقودی هەموو یاریزانەکان لە 400 میلیۆن ڕەت نادا کەەوە چەندی جارە یعنی ئەو شتە لە ئەوە دەکرێت ئەوە مبڕر نییە بۆ ئەوەی کە ئەنجامی باشمان نەبوو بەڵێ ئەنجامی باش نەبوو ئەنجامەکە بە تموحیمە بۆ نە یاریزانەکان نەدەستی کارژێری بەڵام حتمما خولیش یەک قۆناغ نیە دەتوانین بڵێن پاش قۆناغی دووەمیش دەتوانێت حکوم لەسەر فەریقە بدەن بەس هەر لە سەرەتای دەستپێکردنی و پێش دەستپێکردنی خولەکەش ئێمە و دەستەی کارژێر ئاماژەمان کرد کە ئەمە دەمانێت ئەو ساڵە بناغەیەک دروست بکەین بۆ ساڵانی ئایندە بۆ ئەوەی منافسە بکەین ڕاستە لە ڕووی ئەنجامەوە دەمانویست شتێکیش بکەین ئەنجامەکان وچی دووبارە دەکەم بەدڵی من نەبووە بەدڵی یارزانەکانیش نەبووە بەڵام ئیتر هەندێک جار لە تۆپێ هەندێک شت ڕوو دەدا کە
لە دەرەوەی دەسەڵاتی بەهۆی پێکان و بەهۆی هەتا حدێکی زۆر بێشەنسی و هەتا حدێکیش کەم و کورتیشمان هەبوو بەڕاستی لە ڕووی فەنیوە بەس دەتوانم بڵێم مەرحەلەی دۆم ئینشاڵڵا ئێمە پێداچوونەوە بۆ خاڵە لاوازانی خۆمان دەکەین کە بە تایبەتی گۆڵێکی زۆرمان لێ تۆمار کرا بەڵام قەناعەتشمانە بە ئیشکردنی زۆر دەتوانین خەلەلەکان چارەسەر بکەین و خاڵە بەهێزەکانش بەهێزتر بکەین بەخوای دەتوانم بڵێم ئەو ساڵ یانەی وەرشی هەندرێن بە ئاست وەکو ئاست دەتوانم بڵێم لە زۆربەی یاریەکان ئاستی باش بە بەڵام وەکو نەتیزە نا ئێمەش لە نەتیزەکە رازی نینە ئەوەش دەگەڕێتەوە وەکو پێم گوتی نەبوونی گۆڵکار لە خۆڵی کوردستان ئەگەر تەماشەکەی زۆربەیانەکان احتیمادیان کردە سەر ئەو کەسانێکەوە لە دەرەوەی شارەکانی هەولێر دێن یعنی بۆ نمونە ئەمە لە 5 یانەی شاری هەولێر دەتوانم بڵێم چاریانەمان احتیمادمان کردە سەر لاعبی دەرەوەی هەرێم یعنی بۆیە نەبوونی گۆڵکارپار ئەوە بوو یاریزان هیوە گۆڵکاری کوردستان بوو زۆربەی یارەکان گۆڵی دەکرد بەڵام ئەو ساڵ تووشی چەند کێشەیەک بوو بۆ ئەعدادی لە گەرەمە نەکرد دوای لە ناو ڕاستی تیپەکەمان پەیوەندی بێمە کرد نەبوونی گۆڵکار دەگەڕێنمەوە بۆ نەبوونی گۆڵکار بەڕاستی زۆربەی یاریەکان باش تۆپانێ دەکەین بەڵام گۆڵ ناکەین ئەمڕۆژ نەتیجە فوقامشە بات و باش بەڵام کە نەتیجە دۆکە پێویست نەبوو تەرتیبت خراپ دەبی بەڵام ئینشاڵڵا لۆ قۆناغی دووەم باشتر دەبین و نەتیجەکەشمان بەرەو پێشتر دەچی بەڕاستی زۆر سەبەب هەیە ڕاستە ئێمە کە ئەو ساڵەکە ئاسمان وەکو پێویست نەبوو لە بیدایەتەوە ئێمە دەتوانم بڵێم بە باشی خۆمان ئامادە کرد ئەوەش کێشەی هەرە گەورەی ئێمە ئەو ساڵ ئەوە بوو و ئێمە یەکسەر داخلی ناوخۆلی کوردستان بووین لەبەرەوە ئێمە هیچ مەشقێکمان نەکرد تەنها دەتوانم بڵێم مەشقێکی زۆر بەسیت بوو وەکو پارسال نەبوو پارسال ئێمە مەشقێکی چڕمان ئەنجامدا و دووەمینیش دەتوانم بڵێم ئەو سارەکە یعنی بەختیاوەرمان نەبوو لە پێکان لە تووشی پێکان بوون چەندین یاریزانەکانمان هەمووی یاریزانەکانمان زۆربیان تووشی پێکان بوون ئەوە بوو بۆ سەبەبی ئەوەی ئێمە لە مەرحەلەی یەکەم ئاستمان وەکو پێویست نەبوو بەڵام ئینشاءڵڵا بتوانین لە مەرحەلەی دووەم بەباشی خۆمان ئامادە کردی ئاسمان بەرەو پێشتر ببین. دوای کۆتایی هاتنی قۆناغی یەکەمی خولی نایابی کوردستان ئەوەی لە وەرزی ئەم ساڵی خولی نایابی کوردستان بەدی کرا ئەوە بوو کە ئاستی هونەری و تاکتیکی خولەکە زۆر لاواز بوو وە کەمترین گۆڵیشی بەخۆیەوە بینی. بەڵێ قەیرانی دارایی و کێشەی دارایی هەرێمی کوردستان بە تایبەتی لەسەر یاریزانان و یانەکان ڕنگدانەوەی ڕاستەوخۆی هەیە بووتە هۆکاری ئەوەی کە کاریگەری لەسەر ئاستی هونەری یانەکان و یاریزانان و تەنانەت ڕاهێنەرانیش بێ بۆیە دەبینین ئاستی یاخود ڕێژەی گۆڵ تۆمارکردن کەمە بەڵام لەگەڵ ئەوەشدا لەگەر بوونی ئەو قەیرانە من وای دەبینم کە ململانەیەکە بەهێزە و ئیمساڵ وەکو ساڵانی ترنیە دەبینین چواریانە ململانی بەهێز دەکەن پێنجیانە بۆ بەدەستێنانی پاڵەوانێتەکە و لەگەڵ ئەوەشدا یاریەکان بەهێزن ئاستی هونەری باشن بەڵام ڕاستەوخۆ دووبارەی دەکەمەوە کە کێشەی دارایی گرفتی دەرونی لەسەر ئاستی یاریزانان و ڕاهێنەران دروست کردووە. بەڕاستی بەنسبەت ئاستی خولەکە من وەکو ڕێی خۆم هەمیشە بە بەهێزی دەبینم بەڵام هۆی کەم گۆڵ تۆمارکردن لە قۆناغیەکان دەیگەڕێنمەوە تا ڕادەیەک بۆ دوو هۆکار هۆکارێکەکەم هەمیشە تیپەکان بە شێوەیەکی گشتی بە تەحەفوز یاری دەکەن بە شێوازێکی بەرگری زۆر پتە و بۆ ئەوی مەجای تیپی بەرامبەر نەدەن ئەمەش تا ڕادەیەک هەموو ڕاهێنەرێک حەقی خۆیەتی ئەمە هۆکارێکە بۆ ئەوی بە ئاسانی ڕێگە بە تیپی بەرامبەر و بە یاریزانی هێرشبەر نادرێکە گۆل بە ئاسانی تۆمارکان هۆکاری دومیش دەگەڕێنەوە بۆ ئەوەی دەتوانم بڵێم ناڵێم گۆلکارنیە لە کوردستان هەنە یاریزانی بەتوانەشەنە لە ڕووی هێرشبردنەوە بەڵام تا ڕادەیەک گۆلکارێکی وا لە کوردستان نیە بتوانێت لە یاریێک یاخود لە دوو یاری بە بەردەوامی گۆلێک تۆمار بکات ئەم دوو هۆکاری زۆر سەرچینە کە ڕێژەی کەم گۆڵ تۆمارکردنێ لە خولی کوردستان. بەخوای با من ئەو شادی نەدەم کە من ڕاهێنەری پێشمەرگەی هەولێرم بەس ئێوە و جەماوەر و بابرێن دەستگا ڕاگەاندەکان شادیمان بۆ دەم بە شێوەیەکی گشتی بابرێن نەک تەنها یارێک بۆ یارێک بەڵکو بە شێوەیەکی گشتی پێشمەرگێک بوو لەو فەریقانە کە یارێکی جوانی پێشکەش کردی هەرچەندە ئەوە لەوانەیە لە تموحی منیش نەبێت لە تموحی یارزانەکانیش نەبێت یعنی ئێمە دەمانێت ئاست و ئەنجامان باشتر بکەین بەس پێشمەرگێک بۆ لەو فەریقانە کە ئەگەر تەماشای نزیکەی 12 یاری هەر 12 یاری بە کراوەی و بە خۆشی و
بە تۆزێ سیستەمێکی تەنزیمی یاریمان کردووە ڕاستە ئەنجامەکان وەکو پێویست نەبوونە بەڵام بە شێوەیەکی گشتی خولی کوردستان لە هەندێک یانە ئەو شتانە ئەوەی جەنابەت ئاماژەت پێ کرد بەدی دەکرێت بە تایبەتی ئەگەر تەماشای بکەی زۆربەی زۆری فەریقەکان من ڕێزمەیە بێ تەنزیمی یاری دەکەن تەنها احتیمال لەسەر هەزمەیەک دەکەن یان دوو بۆ ئەوەی گۆڵێک تۆمار بکەن ئیتر دقەیەک بێت یان 90 دقە بیان 80 دقە احتیفاز پێ بکەن احتیفازەکەش لەسەر حسابی جەمالی تۆپانەیە هەرچەندە من زۆر جار ئەو تەسیحانشم داوە کە دوو شت هەیە لە لای من زۆر گرینگە یەکەمین شت ئەنجام و ببوورە یەکەمین جار ئاست ئەو جا ئەنجام دەکرێت ئێمە زیاتر ئەگە پەرۆشی خولی کوردستان بین زیاتر احتیمام بە لە ڕووی تەنزیمی فەریقەوە لە ڕووی بابرین کە جەنابەت ئاماژەت پێ کرد یاریەکی جوان حتمما ئەوە تموحی هەموو لایەکمان هەموو ڕاهێنەرەکە بەڵام خۆش دەزانێت خولی کوردستان هێشتا پێویستی بە وەختە بۆ ئەوەی زیاتر بکەویتە سەر ئەو سیستەمە تەدریبیە کە ڕاهێنەرەکان مەبەستیان بەڵام لەش ناشارمەوە زۆربەی زۆری فەریقەکان لەسەر ئەوەی ئاماژەت پێ کرد لەسەر ئەو شێوازە دەڕۆن کە شێوازێکی هەرەمەتی و شێوازەکات تەنها احتیفازکردن بە گۆڵ بە هەر وەسیلەیەک بیت ئەوەش بەڕاستی لە جەمالی خولی کوردستان کەم دەکاتەوە هیوادارین لە ساڵانی ئایندە زیاتر گرنگی بە ئەنجام و ئاستی تیپەکان بدرێت دەتوانم بڵێم ئاستی خولی کوردستان ساڵ لە ساڵایە بەرەو پێش دەچی ساڵ لە ساڵ تیپەکان زیاتر احتیمام بە خوڵەکە دەدەن و ئاستیان بەرەو پێش دەچی هۆی ئەوەش کەەوە ئەو ساڵ وەکو ساڵان دەتوانم بڵێن فەریقەکان زۆربیان لێک نزیکن ئاستیان لێک نزیکە ئاستیشیان لێک نزیک بوو زیاتر دەگەڕێتەوە سەر ئەو تیپانێکەوە خیبرەیان زیاترە لە عیبەکانیان یان گۆڵکەریان هەیە دەتوانم بڵێم هۆی سەرەکی ئەوێ دەگەڕێتەوە بۆی سەبارەت بە دەتوان بڵێم خولی کوردستان ئەم ساڵ تا ڕادەیەک دەتوانم بڵێم وای کرد خولی کوردستان ئەمساڵ وەکو ساڵانی ڕابردوو نەبی ئەوەی دابەزینی ئاستی ڕێژەی گۆڵکردن بۆ منیش بۆ دەگەڕێنمەوە بەڕاستی بیدایەتەوە زۆربەی فەریقەکان وەکو ئحتادیان تەواو نەبوو مەعسکەریان تەواو نەبوو لەبەرەوەی دیار نەبوو خولی کوردستان لە کات و وەختی خۆی کەی دەست پێ دەکرێت و ڕاستە پارساڵ دیار بوو وەختەکە دیار دەکرا چ وەختێک خولی کوردستان دەست پێ دەکرێت لە چ وەختێکیش کۆتایی دێتن من ئەوەش دەگەڕێنمەوە کە ڕێژەی گۆڵکردن ئەمساڵ لە چاو پارساڵ زۆر کەمترە و ئاستی دابەزیە بوو ئەگەر سەیرێکی ڕێزمەند یانەکانی خولی نایابی کوردستان بکەین ئەوە بە ئاشکرا هەست پێ دەکەن یانەکانی دەڤەری بادینان پلەکانی پێشەوەی ڕێزمەندیان گرتووە و یانەی دۆچیش بە 28 خاڵ لە پلەی یەکەمدایە یانەکانی شاری هەولێریش کە زۆرترین نازناوی خولەکەیان هەیە و بەردەوام لە پلەکانی پێشەوەی ڕێزمەند دابوونا بۆ ئەمە ئەرزە ئەنجامەکانیان جێگای ڕەزامەندی خەڵکی قەڵاو منارە نییە بەڵێ هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە یانەکانی هەولێر بەڕاستی گرفتی دارایی زیاتر کاریگەری لە سەریانەکانە بووە ئەوە یانەی هەولێریان بۆ نمونە بۆ ئاراستایی ئیشی کردووە کە تیپێکی نوێ لە لاوان دروستکە بۆ ئەوی کۆمەڵە یاریزان پێڵابێنێ یانەی بروسک هەر بەشداری نەکرد بەهۆی قەیرانی دارایی و یانەکانی تریش کاریگەریەکەی دارایی لە سەریان زیاتر دیارە و گرنگجیدانی خولی کوردستان ئیمساڵ لەلایەن یانەکانی دەڤەری بادینان باشترە دەبینی یاریزانانی خولی نایابێ عێراق بە ڕێژەیەکی زۆر یاری دەکەن و بوونی دوویانەی نایابێ عێراقی کە ململانەی لەسەر خولی عێراق دەکەن دهۆک و زاخۆ کاریگەری هەبووە ئەگەر سەیری ژێرخانی وەرزشی شارەکانی کوردستان هەموو بکەی بەگشتی دەبینی ژێرخانی وەرزشی لە شاری دهۆک باشترە هەموو یانەکان یاریگای گونجا و ڕێک و پێک و باشیان هەیە بەنسبەت تیپەکانی بادیناکە لە پێشەوەی ڕیزبندن دەتوانم بڵێم حەقی خۆیانە لەبەرەوەی گەبین تەمەشای ئاستی تیپەکانیان بکەین لە خولی کوردستان دەبینم بە ئاستێکی بەرز بە دەرکەوتونە یاریزانانی بەتوانای تێدایە کادری تەدریبی باش تێدایە بەڵام لەگەڵ ئەمەشدا دەبینین چەند یانێت شێر لە شاری هەولێریان لە شارەکانی تر چەند یانێت شێ ئەگەر ئەمانش لە ڕیزی پێشۆبانێ ئەمان شایستە بوون مەبەستم لە قسەکان زیاترەوەیە دەتوانم بڵێم کۆمەڵێک تیپ 6 تا 7 تیپ ئەمانە لە ئاستێکی بەرزدانا هەر کام لەم تیپانەکە لە ڕیزی پێشۆ بێت شایستێ و حەقە خۆ جوانی خولی کوردستان لەوەی دادەبینم ئەمن ینی قۆڕق نەکرێت بە ناوچەیەک یان بە شارێکیانەوە چەند ساڵێک بۆ برێ هەولێر بۆ ئەو ساڵە با دۆک ساڵشتر با سلێمانی بیت بەڵام ئەم ساڵە لە ڕووی تەنافوسی مەراتبی یەکەمەوە ڕاستی خولی کوردستان زۆر منافسەکی زۆر گەورەی تێدایە هەرچەندە قۆناغی چشمە قۆناغی دووەم دەکرێت قۆناغی بەڕاستی دایمە قۆناغی خولی کوردستان قۆناغی دووەم خاڵ بە زەحمەت بە کۆتا ئەو بەدەست دێت بەس
من دەستخۆشی لە ینی زێرەوانی و دۆک و زاخۆ دەکەم کە توانیتیان لە یەک دوو چەند قۆناغێک لە مەراکزی یەکەم بن بەس مانایەوە نییە ئەم باڵە دەستی هەروە بمیتەوە لەوانەیە ئەم ساڵە لە قۆناغی دووەم گۆڕانکاری ڕوو بدە لەوانەیە لە ساڵی ئایندا گۆڕانکاری ئەلمیم هەر گۆڕانکارێک ڕوودە لە بەرژەوەندی خولی کوردستانە حتمما دۆهۆک بە ئاسێکی زۆر جێگیر هات هەرچەندە دۆک تقریبا هەتا حدێکی زۆر بە پێکاتەیەکی سەرەکی خولی عێراقیش یاری دەکات بەڵام دەستخۆشیان لێ دەکەم ئینشاءڵڵا ببنە هۆکارێک بۆ ئەوی زیاتر فەریقەکانی هەولێر و سلێمانی خواماندی بکەن بۆ ئەوی منافسەکە قۆڕق نەکرێت بە شارێک یان بە ناوچەیەک حتمما لە بەرژەوەندی خولی کوردستانشە کە گشت ناوچەکان یان گشت شارەکان لە خولی کوردستان لە منافسەدا بن ئەوەش لە بەرژەوەندی خۆمان و خولەکەمان ئازبەرزیانەکانی بادیان دەگەڕێمەوە بۆ دووشت یەکەم لە ڕووی مادیوە لە ڕووی مادیەوە لە ڕووی قاعیدەوە لە ئێمە باشترن بەڕاستی دووش یانەکانی بادینە دەتوانم بڵێم زاخۆی دۆ کە دوو تیپی هەیە هەر کاتێک کەوا پێویستی بە یاریزانەکانی تیپی عێراقی دەبی دەتوانم بڵێم داوا دەکا و زۆربەی یاریەکانیش دۆک زۆربەی یاریەکانی بە تیپی عێراقیش یاری کردووە زاخۆ زۆربەی یاریەکانی بە تیپی عێراقی ینی دوو تیپ دەبتە هۆی ئازبەرزی تیپەکە ئەم ساڵش بۆ خۆتان دەزان تیپی دەوری عێراقی وەکو پێویست نییە هەفتە دیارە چار هەفتە ڕاگیرە بۆ ئەو یاریزانانێکەوە لە تیپی عێراقی یاری دەکەن دێن لە خولی کوردستانی یاری دەکەن بۆی ئاسیان لە ئێمە باشترە دووش دەگەڕنەوە باڕاستی ئیمکانەتی مادیان دەتوانم بڵێم زۆر لە ئێمە باشترە یعنی یاریزانیان دەتوانم بڵێم لە هەموو شوێنێک دەتوانن بێنن بۆ نمونە نادی زێرەڤین دەتوانی بڵێم لە هەموو شوێنێک یاریزانی نا لە هەولێری هینایەتی لە سلێمانی هەتا لە دەروی وڵاتیشی نایەتی ینی لێە لایانی مادی و ئەوم لایەنەی دیشکەوە دەوری عێراقی زۆر تاسیرە بۆ لۆ باشبوونی نەتیجەی یانەکانی بادینە بەڕاستی دەتوانم بڵێم کاتێک یانەکانی لای بادینان بەعام منتیقەی دۆهۆک ئەو ساڵ ئاستیان زۆر باشتر بوو لە چاو پارسال ئەوەش بۆ ئەمن بۆ خاڵێکی دەگەڕێنمەوە بەڕاستی ئەو ساڵ کە دەبینم یانەی دۆهۆک بە مەجموعە یاریزانێکەوە کە لەگە خولی عێراقیوە لەگەڵ خولی کوردستان هەردوو فەریقیان تێکەراو کردێ ئەوە شوای کردووە ببتە ئەوەی کە سەرکەوتوو بن و یانێ زاخۆشانی هەمان شێوە یعنی هەمان شێوە بە تقریبان بڵێم تەشخولی یا چەند یاریزانی کە خولی عێراقیشیان هینایتەوە ڕێزی خولی کوردستان و من ئەوە بۆ دەگەڕێمەوە کە یانەکانی منتیقەی خۆمان تا یعنی مەجموعە لاعیبێکن یعنی هەر مەجموعە لاعیبێکن دەبینم ئەو بۆ نمونە وەکو یانە پێشمەرگە چەندین یاریزان لایەنی هەولێر چوە یانەی پێشمەرگە یعنی یاریزان نییە لە پێڕا بگەینی یاریزانی نوێن پێڕا ناگا ئەوەیە کێشەکەی منتیقەی هەولێر لە هەرێمی کوردستان زۆر جار باسی هاندەر ناکرێت تەنها ڕۆڵی بینەری پێدەدێت ئەمەش بەهۆی ئەوەی زۆربیان لە نێو یاریگا دانیشتون و گولە بە ڕۆژە دەخۆن و تەنها لە کاتی گۆڵتۆمارکردن یاخود برنەوەی یانەکەیان ئاهەنگ دەجێڕن ئەمە بە لەبەرچاوگرتنی چەندیانەیەکی هاندەری وەک زاخۆ شێروانە و لایەنەکانی تریش چەند هاندەرێکی دڵسۆز کە بە پەنجەی دەست دەژمێدرێن و لە هەموو کاتێک لەگەڵ یانەکەیانن خۆی ڕێژەی زیادبوونی هاندەران لە هەموو یاریەکانی خولی کوردستان بەرچاو دیارە ڕێژەیەکی باش زیادی کردووە بەڵام دووبارەی دەکەمەوە نەگونجاوی یاریگاکان یاخود نەبوونی شتێک بۆ ڕاکێشانی جەماوەر زیاتر بۆ نێو یاریگاکان کەمە بەهۆی ئەوەی زۆربەی زۆری یاریگاکان بە تایبەتی لە شاری هەور نەگونجاوە بۆ ئامادەبوونی جەماوەر تەنیا یاریگای ئارەڕات و یاریگای پێشمەرگە نەبێت کە یاریگای گونجاون ئەگەر کار بکرێ و هەندرێنیش یاریگاکەی گونجاوە ئەگەر کار بکرێ بۆ ئەوەی ململانەی زیاتر لە نێوان هاندەران دروست بکرێ بەبوونی ڕیکلامی زیاتر گرنگجیدان لەلایەن دەستەی کارجییانە دروستکردنی دەستەی هاندەران بۆ یانەکان کارێکی گرنگە بەڵام ڕێژەیەکی بەرچاو زیادبوون هەیە و جەماوەر کاریگەری ڕاستەخۆی لەسەر ئاستی خولی کوردستان هەیە سەبارەت بە هاندەرانی یانەکەم بەڕاستی من دەمەوێت زۆر سوپاساکەم دەست خۆشیان لێ دەکەم بە تاکید دەتوانم بڵێم ئەو دوو برنەوەی ئەخیری کە یانەی وەرزشی هەولێر بەدەستێنە لەگەڵ دوو تیپی گەورە بوو من پاش فەزل و تۆفیق بوونی لای خوای گەورە دەتوانم بڵێم پاشەوان دەورێکی هاندەرانی یانە هەولێر دەورێکی زۆر سەرچانە بوو بۆ برنەوەی تیپەکەمان بۆیە من دەستخۆشیانێکم سپاسیان دەکەم برنەوەکانش برنەوەکانیش پیرۆز بێت لەوان و بەڵام هیوادارم هەمیشە بەم شێوازە ببنە هۆکارێکی زۆر باش بۆ سەرکەوتنی تیپەکەمان بۆ سەبارەت بە شێوەیەکی گشتی هاندەرانی خولی کوردستان من وەکو ڕێی خۆم من وا مەزەندە دەکەم ئەم ساڵ خولی کوردستان لە ڕووی هاندەرەوە زۆر لە ساڵانی ڕابردوو باشترە
دەبینین زۆربەی یانەکانی کوردستان خاوەن زەماوەرێکی زۆرن هیواداریشم هەمیشە ئەم هاندەرانە لە یاریگەکان ئامادە بن چونکە هەمیشە هۆکارن بۆ جوانی تۆپی وڵاتەکەمان و هۆکارن بۆ پێشخستن و هاندانی یاریزانەکان بە ئاستێکی بەرز لەناو یاریگادا بەدەرکەون. بەڕاستی ئەوەش پرسیارەکە لە جێ خۆیتی دەتوانم بڵێم ئێمە ئێستا وەکو یانەکەمان هاندەرێکی وا یەکجار زۆرمان نییە بەڵام ئەوەش شتێکی جوانەکە باسی ئەوە دەکەی یاریزانی بەتوانم بڵێم جەماوەر کە دێتن بۆ سیرکردنی یاریەکە تام و چێشی وەگری بۆ خولی کوردستان من بەڕاستی ئەگەر تێبینیەک بکەم لەسەر هاندەر یعنی ئێستا ڕێزم هەیە بۆ هەموو یانەکان بەڵام چەند یانەیەک هەیە هاندەری یعنی بەڕاستی تێشی یعنی وەکو بڵێن چۆن خۆشی دەداتە یاری ئەگەڵ بێت و جەماوەر لە یاری ئامادە نەبێ بەڵاستی یاریەکە من هیچ کێشێکی لێ وەرناگرم بەڵام ئێستا من کە سەیری ینی من ئەگە یاریم هەبی بەڵامبەر یانەی شێوانە من کێشێکی لێ وەردەگرم بەڕاستی لەبەرەوەی هەندێکی سەرشێتانەیە کە پێی دەڵێن و هەروەها یانەی زاخۆ بەڵاستی یانەی زاخۆش دەتوانم برێم جەماوەرێکی یەکجار زۆری هەیە هیوادارم ینی لە کوردستان زۆربەی یانەکان بتوانن وەکو یانی شێوانە و یانەی زاخۆ بە جەماوەرێکی زۆر بینینی یاریەکانی خولی کوردستان بن. بەخوای دەڵێن ئێمە دەڵێن وەکووە تو قسەی جوانت کرد ئێمە تەماشەکەرە زیاتر هاندەرەکانمان ئەوەی دەهەوێ ریال مەدرید و بەرشلۆنە پێشکەش بکە ئەمەش پێشکەش بکەین ئەمە شتیوانی ئەمە زۆر لێک دوورین یعنی ئەو لەوانەیە شەو دەوری ئیسپانی یان ئینگلیزی تەماشە دەکا یارێکی جوان دەبینی هەموو شتەکان جوانە دەیەوێت بێ لە خولی کوردستانیش ئەو شتە ببینی یان دەبینی تیپەکەی لە پاشە ئەو کاتە پێویستی بە هاندانە بەڵام ئەو هانی نادا یعنی دایم ڕەخنە دەگری ئاخر ڕەخنەش هەندێک جار دەبتە ئەوەی سلبی یعنی هاندان ئەمن کەی پێویستم بە هاندانەکە گۆڵ لە پاش دەبم یان پێویستم بەوەیە تەشجیع بکرێن هان بدەم ئەگەر تو تەماشەی خولەکانی ئەوروپی کەی جمهور چەند گۆڵ لە پاشبی هەتا دقا ئەوە تیپەکەی خۆی هاندەدا ئەمە دەگەڕێتەوە سەقافەتی جمهور بەڕاستی ئێمە لەمڕۆوە زۆر دەتوانم لێم لە پاشین لەوەی جمهوریمە بەس سەقافەتی بردنەوەی هەیە ینی دەیەوێ بەس بێ بباتەوە هێشتیواش لە تۆپانە نییە تۆپانە یەکسان بوونە دۆڕاندنە و بردنەوەشە ینی بلێ ئەو هاندەرانە دەوری تەماشەکەر دەبینین یعنی هەر دەتوانم بڵێم هاندەرەکانیش لە خولی کوردستان چەندی ساڵە مەجموعە کەسەکن یعنی ئەگەر تو تەماشەکەی بچی هەر یاریگایەک ئەو نەوە کەسانە هەمووی دەناسی هەمووی بووینە برادێک ینی لە یاری ئێمە یان یاری هەولێریان یاری هەریانێک هەر ئەو مەجموعە کەسە ینی هاندەری دیدمان نەهاتووە ینی خەڵکەکی احتیادی نهاتووە برێ تەماشە یاری دەکەم یان احتیمام بە خولی کوردستاندا. بەڵێ ئەوە بە شێوەیەکی گشتی لە منتەقەکە نەک تەنها لە خولی کوردستان کە تەماشای سەری خولی عراقش بکە تەحەدەکی زۆر ئەو دیاردە هەیە بەڵام دەکرێت تەسقیفی جەماوەر لە ڕووی تەشجیعکردنی فەریقەوە لە ڕووی خۆشەویستی بۆ فەریقەوە بەمالەسەف زۆر جمهور هەیە یعنی تەنها لەگەر ئەنجامی تیپەکەدایە دەبینی ئەنجام ئەگەر وەکو پێویست بیت لەوانەیە تەحەدەکی کەم تەشجیعی بکە ئەگەر ئەنجام وەکو پێویست نەبیت لەوانەیە هەر ئەسڵەن تەشجیعی نەکات تەواجودیشی هەبیت بەڵام بە شێوەیەکی گشتی هەشە جەماوەریش هەیە یعنی لە ڕووی دووسۆزیەوە لە ڕووی پەرۆشیەوە لە ڕووی تەشجیعەوە حتى حدك كخوشت عمجت بكر او شتانا لهندك يانا بو هندك يانا هيا بلام اوش ديسان دمينيتو سر اگر استي باش بيشكش بكيد لواني حماسه الجمهور خوشويستي الجمهور زياتر بيت انفعال الجمهور زياتر بيت چونك خود زاني جماور جمهوريه كلو اواني ك خوشتي زور دات ياري توبي بي هوادارم لمو باش جماوري قشت يانا كان بروح وبجيان لدقيقه كما كوتاي هەر لە تەشجیع دابن ئەوەش یەکێکە لە جەمالیەی تۆپی پێبەڕاست لەگەڵ ئەوەی بەشێکی زۆر خول لە دەرەوە ناوەی هەرێم بۆ ناوژوانان کراوەتەوە و چەندین تاقیکردنەوەی پراکتیکی و تیۆریان بۆ کراوە چەند ناوژوانێکی گەنجیش پێگەیشتووە بەڵام هێشتا ڕەخنە و ناڕەزایی لەلایەن یاریزانان و ڕاهێنەران و دەستەی کاژێڕیانەکان لەسەر ئاستی ناوژوانان هەیە و چەندین هەڵەی زەقیش لە قۆناغ یەکەمدا هەبووە خۆی ناوژوانێتی یاخود بەڕێوەبردننی یاری لەلایەن دەستەی ناوژە گرفتێکی جیهانیە لە سۆربەی زۆری خولەکانی جیهان تەنانەت لە مۆندیالەکان و لە هەموو پاڵاوانێتە بەهێزەکانی جیهان گرفتی ناوژوانەتیەیە چونکە ناوژوان بەوە تعریف دەکرێت باشترین ناوژوانە ئەو ناوژوانەیە کە کەمترین هەڵە دەکەواتە ناوژوان هەڵە دەکا بەڵام مەرج ئەوەیە هەڵەکە بە ئەنقەز نەبی گرفتی ناوژوانان لە کوردستان ڕێژەی ناوژوانانی کە لە ناوەڕاست یاریەکە بەڕێوە دەبن ڕێژەیان کەمە دەبێتە هۆکاری ئەوەی زوو دووبارە بنەوە لەسەر یاریەکان و گرفتیان بۆ دروست بێ ئەگەر بهات بە ژمارەی
ناوژیوانەکان زیاتر بۆ نمونە بە 6 یاری بە 5 یاری جارێک یاریەکانی بەڕێوە بردباوە ئەو گرفتانە دروست نەبوو و خاڵێکی لاوازی هەمەلایەنەی ئێمە لە بەڕێوەبردننی وەرزش بە تایبەتی تۆ پێ ئەوەیە ئێمە وەکو شارەکانی سلێمانی و هەولێر و دوهۆک و کەرکووک پێمان تەقبول ناکرێت ناوژیوانی شارەکە ناوژیوانەتی بکە بە پێچەوانەشەوە کاتێک یانەکانی ئێمە لە هەموو خولەکانی عراق بەشداری دەکەن نایە بێ پلەیەک بیدوو بێ لەگە یانەیەکی بەغدا یاری دەکەن ناوژیوانەکەش لە بەغدایە لەگەڵ ئەوەشدا قبولی دەکەن هەموو بڕیارەکانی پەسەند دەکەن بەڵام لای ئێمە تا ئێستا نەبوویتە باو هیوادارم هەمومان هەوڵی ئەوە بدەین بە هەر نەبێ ئەو یاریانەی لە نێوان یەک شار ئەنجام دەدرێت ناوژیوانەکە لە شارەکەبی بۆ ئەوەی زیاتر ئاستێم لە یەکێت تۆ پێی کوردستان گرنگجی هەرە زۆری هەموو کار و چالاکیەکانمان دەستەی بەڕێوەبردننی یەکێتێک کەشمان بۆ ناوژیوانانە خوری دەرەچی خوری ناوەوە باشترین وانە بێژی جیهانیمان هینایە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبینین هێشتا ماومانە کە ئاستی ناوژیوانان بەرەو پێش بین لە ڕێگای ئێوە داوا لە ڕاهێنەران و دەستەی کارژێری یانەکان دەکەم ئەو ناوبێژیوانە لاوانەی کە ئێستا یاریەکان بەڕێوەدەم پێویستیان بەوەیە پشتگیری هەمەلایەن لایەن یانە و لەلایەن ڕاهێنەران و یاریزانان بدرێت ئەگەر ئاستیان بەرز بێتەوە باش بن سوودەکەی هەمەلایەنە دەبێت هیوادارین بە هەمومان پاڵپشت و پشتگیریان بکەین. سەبارەت بەڕاستی بەنسبەت ناوبژیوانان بەڕاستی مەسەلەیەکی گەورەیە ئەرکێکی قورسیشەکە ناوبژیوان کاری ناوبژیوانی دەکات ئەگەر ئەمە بین تەمەشاکەین لە هەموو دنیا هەمیشە گلەی و گاندان لە ناوبژیوانان هەر هەبووە ئەخلاتیش هەر بووە بەڵام زۆر گرنگە دەتوانم بڵێم ناوبژیوانانی وڵاتێک کاتێک سەرکەوت و ئەسابن کە دەبین کەمترین ئەغڵات بکرێت نابێ بێغڵەت تا ڕادێک باشن و ئەغڵات شەوە بەڵام تا ڕادێک دەتوانم بڵێم باشن بەڵام هیوادارم هەمیشە بە کۆی گشتی ناوبژیوانەکان لە هەموو یاریەکاندا بتوانن کەمترین غەڵەت بکەن و کەمترین هۆکاریان هەبێ لە بۆ گۆڕینی ئەنجامەکان تاوەکو خولەکەمان جوانتر و باشتر بەڕێوە بچی بە شێوەیەکی گشتی دەتوان بڵێم ئاستی ناوبژیوانانی کوردستان لەسەرەوەی مام ناوەندیە ئەغڵاتی شەر دەبێت گرنگکەوێ هیچ ناوبژیوانێک حەمدی نەبێت ئەغڵاتەکان و مادەم بە ویژدانەوە سافیڕەی لێدەدات و ئەغڵاتی ناوبژیوانیش لە هەموو دنیا هەر مەقبولە هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم هیوادارم لە قۆناغی دووەم ئاستی ناوبژیوانەمان زۆر لە ئێستا بەرزتر و باشتر بێت. بەڵێ خۆمان پێشمەرگەی هەولێر قوربانی ئەو شتانێنە بەڵام ئەمجا قەناعەتشمان بۆیە کە ناوبژیوانیش مرۆڤە دەتوانێت هەڵە بکات بەس بە شێوەیەکی گشتی حەکەمەکانمان دەتوانم بڵێم ئاستیان جێگیر نییە یاری بۆ یاری دەبینی ستافی تحکیم باشترین تحکیم دەکەم یاریش بۆ یاری لەوانەیە بنە سەبەبی هۆکارێک بۆ ئەوەی فەریقەکە تووشی دۆڕاندن یان تووشی یەکسانبوون بێت حتمما من زۆر جار ئەو گلەیەم هەبووە دەکرێت مدەڕیبەکان مەستەبەی احتیاط دافعی باش بن بۆ ناوبژیوانان چکە هەرچەندە مستەوای تحکیم ناجێگیرە بەڵام گلەیش لە خۆشمان با بکەین وەکو مەستەبەی احتیاط وەکو مدەڕیبەکان زەختێکی زۆر لەسەر حەکەمەکان دەکەن بەڕاستی ئەو زەختەوە دەکات هەندێک جا حەکەم تووشی غەڵەت بکرێت ئەگەر تەماشای سەری خولەکانی جیهانی بکە یان خولەکانی دەوروبەرمان بەو ئاستە نییە کە ئەو زەختە لە حەکەم بکرێت خۆ تەماشا دەکرێت چ جمهورە چ یاریزانە چ مەستەبەی احتیاطە زیاد لە حەدی خۆ زەخت لە ناوبژیوانان دەکرێت ناوبژیوانیش وەکو پێتم گوت مرۆڤە لەوانەیە تەحملی ئەو زەختەنەکە کە تەحملیش نەکات ئەختا زۆر دەبێت بۆیە من هیوادارم یعنی هەندێک جارانیش مبەڕیر هەیە یعنی زۆر جار مدەڕیبە کە دەدۆڕێن مبەڕیر بۆی دێنیتەوە کە حەکەمەکە لە ئاسی پێویستدانی بەڵام با ئێمە واز لەو سلاحە کلاسیکە بینین کە هەر هەموو دۆڕانێک با حەق گەمەک دوو گەمەش حەکەم ببیتە مسبەبی ئەوەی کە نەتایجەکانمان باش نەبێت بەس هیوادارشم برا ناوبژیوانەکان زیاتر تەرکیزیان لەسەر یاریبی نەکو لە تەحتە زەختدا بن هیوادارم بە هەموو لایەکمان وە بکەین ئەو غەڵەتەکەمە ئەو غەڵەتە زۆرانەی کە حەکەم دەیکات ئەو زەختان زۆربەی زۆر لەسەر زەختەکانە کە بۆی دێت ئەو زەختە لەسەر ناوبژیوان کە بکەینەوە بۆ ئەوی دەوری کوردستان کەمتری غەڵەتەیە بیت بەخوای دەتوانم بڵێم ناوبژیوانان نەکار کێشەی دەوری کوردستان ئەگەر تەماشای هەموو بتوڵەکان کەی کێشەی ناوبژیوان هەر دەبی ئەو بتوڵە ئەوروپیانە بتوڵەکانی ئەفریقیا یان ئاسیا یعنی ئەو کێشانە هەر دەبی ناوبژیوانش ئینسانە بەڵام شەرتە غەڵەتەکەی بە ئەنقەز نەبی ئەو ناوبژیوانانەی ئەو ساڵ دەتوانم بڵێم گەنجن بەڵام خیبرەتی
پێویستیان بە زیاتر ئەوەیە کەوا خیبرەی زیاتر پێ بکەن پێویستیان بەوێ احتیمام زیاتر بە خۆیان بدەن لە ڕووی قانینیەوە لە لیاقەوە تا بتوانن لە عالەتەکان لە هەموو عالەتەکان نێزیک بن دەتوانم بڵێم ناریم ناوژیوان هەڵی کردیە بەڵام من هەڵەیەکی وازەقم نەدیتیە ببتە هۆی وەکو تیپی هندرێن بازەکەم بتە هۆی دۆڕاندنمانیان نەتیزەکەمان وەکو پێویست نەبوو بەڵام هەڵی کردیە لەوانێ عالەتێک بینە دیتبی پەنارتەکەی لێ نەدایان عالەتێک بۆ بەڵام من هەستم نەکردێ بەان قەزبی بەڕاستی ئەوە بووتە دیاردەیەک نەک ئێمە هەموویانەکان کاتێک کە لە دواوە دەبی یان دەبینی تووشی حالەتێک دەبی کە نابژوان فاولێک ئەی من ناڵێم هەمووی نابژوان ڕاستە نابژوانیش بە شەرە غەڵەت دەکە بەڵام گەمە لە سەرگەمە تکرار بکرێتەوە بەڕاستی ئەوە دەبتەمایی ئەوەی کە خولی کوردستان ئاستیدا بزیێنێتن و نابژوانانش بەڕاستی هەموو ساڵێکەوە مەشکیان بۆ دەکرێت دەوریان بۆ دەکرێت پێویستە ینی نابژوانەکانیش بە خۆیان دابستنەوە من ڕێزمەیە بۆ نابژوانەکان بەڵام کاتێک کە دەوراتیان نەبوو دەکرێتەوە کە دەستنە دەرەوە یعنی پێویستە بەڕاستی نابژوانەکانش بە خۆیان دابستنەوە بۆ ئەوەی ئەو هەڵە زەقانە نەکەن ینی بەڕاستی ئێمە لە چەند یاریەک هەڵی زەق ڕوویدا ناو یاریگای خۆمان ینی زۆر کاتوە بە ینی ناو یاریگای خۆمە پەنارتی بۆ فاولی 100% بووە بۆ ئێمە نەجیریا هیوادارم نابژوانان لە مەرحەلەی یەکەم کە ئەوەی ڕۆی لە مەرحەلەی دووەم ئینشاءالله بە خۆیان دابستنەوە ئەو غەڵەتانە دووبارە نەکەنەوە لەم وەرزەی خولی نایابی کوردستان ڕاگەیاندنەکان بابیسترا و خوێنرا و بینرا و گرنگێکی زۆریان بە خولەکە داوە بە گواستنەوەی یاریەکان بە شێوازی ڕاستەوخۆ و ڕاستەوخۆی نێو هەواڵەکان و راپۆرتی یاری و خۆئامادەکردنی یانەکان و وارووا گواستنەوەی یاریزانان و ڕاهێنەران بەڵام هێشتا ئەو کلەیە لە ڕاگەیاندنەکان ماوە کەوا زیاتر گرنگی بە هەواڵی جیهانی دەدەن لە کوردستانی خۆی ئەوە ڕێژەیە هەمەلایەنە نییە ینی بگشتگیر نییە کە هەموو گرنگی بە دەرەچی بدەن دەبینین تەلەڤیزیۆن یاخود میدیای وەرزشی معتەبەر هەیە بە ناوبانگە لەگەڵ ئەوەشدا خولی ئیسپانیا و میسی و کریستیانۆی کردیتە هەموو وەکو خواردن و چێشتی لاتەوە بەردەوام لەگەڵ ئەوانە کەچی بە پێچەوانەوە لە دنیا گرنگجیدان بە ناوخۆیی بە یاریزانانی خۆماڵی بە تایبەتی تازە پێگەشتوان و لاوان اینجا تیپەکان اینجا دێ سەر دەرەچی بەڵام هەندێک کەناڵ هەیە بە ڕێز و سوپاسەوە گرنگجێکی یەکجار زۆر بە خولی کوردستان دەداوە ئەوەش پیشەی ڕاستەقینەی میدیاکارانە پێویستە خولی خۆمان لە سەروی هەموو شتێک بێ و ئێمە لە یەکێت تۆ پێی کوردستان من وەکو بەرپرسی ڕاگەیاندنی یەکێت تۆ پێی کوردستان سوپاس و پێزاننی خۆم بۆ هەموو ڕۆژنامەنووسانی وەرزشی و دەستە میدیاکاران و دەستگاکانیان دەکەم کە لە ململانێنە ئیمساڵ بە شێوەیەکی زۆر باش و ڕێکپێک ڕوومالی یاریەکان دەکەن لەگەڵ ئەوەشدا گواستنەوەی ڕاستە و خۆشەیە هیوادارم ئەم کارانەی هەمەلایەنە بەیەکەوە بە تایبەتی ئێمە ڕاگەیاندنکاران و وەرزشوانان و جەماوەر هەمومان بەیەکەوە دەتوانین ئاستی وەرزش لە کوردستان بەرز بکەینەوە بە پژگیریکردن و هەماهەنگی و هاوکاریکردنی یەکتر بەڕاستی من پێم خۆشە دەستخۆشی لە ئێوەی ڕاگەاندنکار بکەم و لە هەموو سەرجەم ڕاگەاندنەکانی کوردستان بکەم بەڕاستی تەماشا دەکەین ئەم ساڵ جیا لەگەڵ ساڵانی ڕابردوو بە شێوازێکی گەرم و گورتر و ئازایەتر و باشتر لە یاریگاکان بەدەردەکەون پێم خۆشە بەردەوام وا بن و بەڕاستی ئەمەش ئەرکێکی پیرۆز و ئەرکێکی واجبیشە بۆ ئەم ڕاگەاندنکارانە کە خولی کوردستان خولی وڵاتەکەمان هەمیشە بە بەردەوامی نیشانی خەڵک بدەن و بە بەردەوامی تەختی هەموو یاریەکان بکەن جێگای دەستخۆشیە هیوای تەمەندرێژی بۆ ئێوە سەرجەم ڕاگەاندنکارانی کوردستان دەخوازم هیوادارم لە ئێستاش باشتر لە داهاتوودا بتوانن لە یاریگەکاندا ئامادە بن بۆ بڵاوکردنەوەی هەموو بۆ بڵاوکردنەوەی هەواڵە وەرزشەکانی ناوخۆمان بۆ هەموو هاندەرانی کوردستان بەو شێوازە دەتوانم بڵێم هەمیشە خولەکەمان پێشکەوتو دەبێت جوان دەبێت دەوڵەمەند دەبێت خۆی هەواڵ دوو بەشە بەشێکی ناوخۆی بەشێکی جیهانیە یعنی بامە لە حسابی هیچ ئەوە چێو نەکەین بەس بە شێوەیەکی گشتی ئەم ساڵ لە چاو ساڵەکان کە وا هەز دەکەم ڕاگەاندن هەتا حدێک گرنگی بە خولی کوردستان داوە یعنی چەند یاریەکیش لە چەند تەلەڤیزیۆنێک کە بابرێن ڕاستەوخۆ دەگوازێتەوە ئەوەش جۆرەکە لە هاندانی یاریزان یان تێبیان فەریق بۆ ئەوە زیاتر خولی کوردستان بەرەو پێشوە بڕوە بەڵام دەکرێت زیاتر بکرێت دەکرێت زیاتر خاستن بە تەحلیلی یاری بە تەختەی پێش یاری و پاش یاری کە
مەقامات جۆرێکە لە گرنگدان بە خولی کوردستان خۆش دەزان لە هەموو بارێک نەک لە بواری وەرزش ڕاگەاندن دەورێکی کاریگەر دەبینی بۆ پێشخستنی ئەو بوارە کە احتیمامی پێدەدرێت لێت ناشارمەوە ڕاگەاندن دەکرێت ببیتە عاملێکی زۆر باش بۆ ئەوەی خولی کوردستان لە ڕووی ئاستی هوەری و ئاستی تەنزیمی زیاتر بە پێش بکەوێت هەچەند احتیمام هەبێت خولەکە زیاتر بەرەو پێش دەڕات هیوادارم لە ساڵانی ئایندە زیاتر احتیمام بە خولی کوردستان بدرێت بۆ ئەوەی خولی کوردستان بگاتە هەرچەند نەبی بگاتە ئەو خولانەی کە لە دەوروبەری خۆمانەیە چونکە من قەناعەتم وایە ئەو خولانەی دەوروبەری خۆمان لە ڕووی فەنیۆ زۆر لە پێشخۆلی کوردستان نییە تەنها لە ڕووی ڕاگەاندنەوە زۆر لە پێشخۆلی کوردستانن دووبارە دەکەمەوە ڕاگەاندن دەورێکی گرنگ دەبینی بۆ پێشخستنی هەم ئاستی هوەری و هەم ئاستی ڕێخستنی خولی کوردستان بە خودای ئێستاش ئەوە ماوە ئێمە پێویستمان بەوێ زیاتر ڕاگەاندنەکانمان چکە خەڵکی تەماشەکەری تەلەڤیزیۆنەکانی خۆمان پێمان خۆشی پێمان ناخۆشمە و خەڵکە کوردەیەکەوە تەماشە دەکە یعنی من چەند ئێتیمان بە دەوری کوردستان بدەم ئەوەندە بینەرم زیاتر دەبی یعنی بەڕاستی ڕاگەیاندنەکانیش دەتوانم بڵێم ئەو ساڵ باشترن لە ساڵەکانی بەڵام زیاتر پێویستیانەیە بێن لەگە یاریزانە گەنجەکان لەگەر ئەو تیپانەی هەتا من جار وەزار دەتوانم بڵێم باراخنەش بگرن لە ئەدای مدەڕیبی ئەو مدەڕیب شێوازی گەمەکردنی ئەوڕۆ غەڵەتە دەباو یاریزانە لەو شوێنە گەمەی نەکردبە یعنی بەس ئەوە نەبی بێم وڵی راپۆرتێک دابنێ وڵی هەندرێن ئەمڕۆ بردیەوە نا با برێم هەندرێن سەبەبی ئەوەی بردبەوە شێوازی گەمەکردنەکەی جوان بوو شتەکانی باش بوو تەبدیلەکانی ناجیع بوو فەریقی خەسم شێوازی گەمەکردنەکەی دیفاعبی بوو نەدەبام یاریزانە لەم شوێنە بە یعنی پێویستمان بۆ شتانە هەیە هەم کە ڕاگەاندن چۆنەوە هەم شتانە بەڕاستی هەم مدەڕیبەکان و هەم یاریزانەکان و هەم ئەوانش بەخۆیاندا دەستنەوە بەڵام ئەگەرە من بێم ڕاگەاندن بەس خەبەرەکە نەقڵکەم نا ئەمە پێویستمان بەوەی نییە بەس تەنها خەبەر پێویستمان بەوەیە ڕاگەاندنەکاریش دەوری شیکەرەوە ببینن یعنی بزانن کەوا شێوازی گەمەکردنی و تیپەی لۆ وایە لۆ ئیستقراری لە تەشکیلەی نییە لۆ سەبەب چیە فلان لاعیب یاری ناکات یعنی ئەو شێوازە پێم وایە زۆر باشترە ئەگەر ڕاگەاندنەکانی کوردستان زیاتر بێنە پێش و احتیمام زیاتر پێ بدەن نا بالعکس من ئەو سال تێبینی دەکەم یعنی بەڕاستی ڕاگەاندنەکانی کوردستان زۆر بە جۆش پرۆشەوە بایەق بە خولی کوردستان دەدەن ئەوەش دەبینین کە ئەفتانە دو یاری ڕاستەوخۆ دەگوازرێتەوە لە کەناڵەکانی ناوخۆ و کەناڵی ئاسمانی وارسپۆرت ئەوەش وای کردووە کە چێش و تامێکی بداتە خولی کوردستان من هیوادارم لە بۆ چەند ساڵی ئایندەش خولی کوردستان هەروە هەر تەنها قەناتی وار نەبیت چەند قەناتی چیز ئەگەر بۆیان بکرێ خولی کوردستان بگوازنەوە بۆ ئەوەی ئێمەش بزانین خولی کوردستان خولێکی بەهێز و بەقەوەتە. دوای وەرگرتنی ڕایانەکان لەسەر ئاستی خولی نایابی کوردستان لە قۆناغی یەکەم لە کۆتایی و دەرەنجامی ئەم ڕێپۆرتاژە ئەوەمان بۆ بەدیار کەوت کەوا خولی نایابی کوردستان هۆکاری ئازلاوازیەکەی لە قۆناغی یەکەمدا بۆ قەیرانی دارایی دەگەڕێتەوە ئەو قەیرانەی کە ڕووی لە هەموو جنگەکانی هەرێمی کوردستان کردووە و وەرزشیش بەشێکە لێەوە کە تۆپی بێ گرنگترین بەشە لە وەرزش